ئەبێ ئەو کەسەی کەوا یەکگرتووە یان کۆمەڵە یان بزوتنەوەیە یان سۆفیە یان سەلەفیە یان نووریە یان بێلایەنە هەر شتێکەیە پێویستە بە دڵەکەی خۆیان بگەڕێ بزانێ ئایا ڕقی بەرامبەر بە هیچ مسلمانێک تێدایە یان نا. ئێمە زۆر کات ڕقی ئەمڕۆ با بڵێم بەرەو مەیدانێکی تر ڕۆشتووە، ئەویش ئەوەیە کە بە شێوازێکی تر ڕقمان لە یەکتری ئەبێتەوە، شێوازی دەستە جەمعی. پێویستە کەسی ئیماندار زۆر هوشیار بێت لە بابەتی دڵیە، ئەو دڵی بچووکترین حقدی بەرامبەر بە هیچ مسلمانێتیان نەبێ، ئەمە نزمترین پلەی برایەتیە. کاک ئەحمەدی موفتیزادە ئەفەرمێ ئێمە قەد نابینە ئەو کەسێک کە بتوانین شۆڕش بکەین، ناتوانین ببینە بەردی بناغە بۆ ئەم دینە بۆ خزمەتکردن ئەگەر بێت و بچووکترین حقد لەناو دڵەکانمانە ببێ بەرامبەر بە یەکتری. پێویستە ئەو دڵانە زۆر ساڵ بن. ئەمە نزمترین پلەیە، کەمین پلەیە کە پێویستە کەسی ئیماندار زۆر هوشیاری بێ. دووهەمین پلە بریتە لەوەی ئەو شتێک کە بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەت پێت خۆش بێ. چیت بۆ خۆت ئەوێ، چی بەلای خۆتەوە زۆر شیرینە، ئەبێ ئەمەشت بۆ براکەت بێ. من خۆم بۆ خۆم ئەمەوێ خاوەنی شەهادە بم، ئەبێ حەزکەم تەواوی براکانم خاوەنی شەهادە بن. حەز ئەکەم خۆم بۆ خۆم لەناو بەهەشتا بم، حەز ئەکەم تەواوی براکانم ئەبێ ئەو حەزە لە ناخما ببێ کە بە معنای کەلیمە پێم خۆش بێ هەموو براکانم لەناو بەهەشتا بن. عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ وەڵڵاهی هەرچی بدەم بە براکانم بەلامەوە کەمە، چونکە من کاتێکەوە دەست بەرزەکەمەوە لە حوزوری ڕەب العالەمینە دوعای چیان بۆ ئەکەم، دوعای بەهەشتیان بۆ ئەکەم. وەڵڵاهی ئەگەر هەموو کوڕی زەوی بخەمە گیرفانێکیان هیچم نەکردووە، چونکە من داوای بەهەشتم بۆ کردن بەو گەورەیە. لەبەرەوە کەسی ئیماندار ئەبێ زۆر هوشیار بێ، زۆر ئاگادار بێ لە بابەتی دڵەکەی کە ئەوەی کە پێی خۆشە بۆ خۆی بۆ نەفسی خۆی ئەبێ ئەوەی بۆ تەواوی برا موسڵمانەکانی پێ خۆش بێ. ئەگەر بە زمانی ئەمڕۆ بێڵێم ئەبێ ئەگەر خۆم حەزکەم ببمە ئەندام پەرلەمان بە هەمان شێواز حەزکەم برا موسڵمانەکەم ئەندام پەرلەمان بێ. ئەگەر حەزکەم کەسایەتێک لە حیزبەکەی خۆم ئەندام پەرلەمان بێ ئەمێ بە هەمان شێواز حەزکەم. ئەگەر خۆم حەزکەم دە کورسی بێنم ئەبێ حەزکەم براکەشم هاوڵەکەشم دۆستەکەشم بە هەمان شێواز دە کورسی بێنێ. ئەمە دووهەمین ڕوتبەیە کە تۆ چیت بۆ خۆت پێ خۆشە بە هەمان شێواز بۆ براکەشت پێت خۆش. سێهەمین نوقطە بابەتی ئیثارە. بابەتی ئیثار زۆر گەورەیە. ئەم دوو پلەی کە باسمان کردو هەردووکیان تی ئەپەڕێنێ. لە بابەتی سینە سافی زۆر گەورەترە بابەتی ئیثار، لە بابەتی ئەوەی کە بۆ خۆم پێم خۆشە زۆر زۆر زیاترە. نمونەیەک بۆ بێنمەوە بۆ بابەتی ئیثار. ئەگەر من بمەوێ یان لە بابەتی خۆشەویستیەکە بۆی لە یەکتریان جیا بکەینەوە، ئەگەر من بمەوێ خاوەنی ئەم چەند وەرەقەیە بم، حەزەکەم هەر یەکێک لە ئێوە خاوەنی ئەم چەند وەرەقەیە بێ، ئەمە ئەکاتە ئەوەی کە چیم بۆ خۆم پێ خۆش بوو بۆ ئێوەم پێ خۆش بووە. بەڵام ئیثار وەها نییە. ئیثار حەز ئەکەم ئەم چەند وەرەقەیە کە من خاوەنیم بۆ تاکی ئێوە بێ خۆم خاوەنی هیچی نەبم. ئەمە ئیثارە. پلەیەکی زۆر زۆر بەرزە. لە ڕاستیە ئینسان کە باسی ئەکات شەرم ئەیگرێت.